شاندەکەی حکوومەتی هەرێم لە بەغدان و دەیانەوێت بگەنە ڕێکەوتنێکی یەکجاری بۆ چارەسەرکردنی پرسی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز ئارینانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ئەستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاگاری زۆر بەخێر بیت. هیچ فشارێک دەبینن بۆ ئەوەی کە ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا بێتاراوە؟ سەرەتا زۆر سپاس. ئەو کێشە و گرفتانەی کە بەم دوایانە هاتە ئارا لە مابینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی بەغدا سەرەتایەکەی لای حکوومەتی عێراقەوە دەستی پێکرد بە هەندێک خاڵ و بەندی جۆرا و جۆر بیان و گرتن بە دروستکردنی نەدانی شایستەداراییەکان و بە تایبەتی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو قۆناغەکانی ڕابردوش بە تایبەتی بەم دوایانە بە شاندە تەکنیکی و شاندەکانی سیاسی و ئیداری هەرچی بەغدا دەیخستە ڕوو و ڕوونکردنەوەی پێویستی دەدرا. لە ئێستاشدا کە وەفدی هەرێمی کوردستان وەفدی بەغدا کە هاتنە ئێرکوانە کۆمەڵک دانیشتنیان کردیەوە لەو دانیشتانەدا کۆمەڵک بابەتی گرنگ خراوەتە ڕوو، بەڵام ئەو فشارانەی کە ئێستا بەغدای دەیکاتن زیاد لە پێویستە و بۆنی ئەوەی لێ دێ بە سیاسیکردنی ئەم بابەتە. باشە، چی لە پشتی ئەمەوەیە؟ ئایا بەڕاستی ئەوەی کە بەغدا داوای دەکات هەرێمی کوردستان نایکات یاخود نەخێر ئەوان نیەتی ڕێکەوتنیان نییە؟ خۆی هەرێمی کوردستان پابەندە بە جێبەجێکردنی سەرجەم ئەو بەرگە و بابەتانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە، نەک لە ئێستادا هەر لە پێشتریشدا و هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم و بە تایبەت ئەم بابەتەی کە پرسی بودجە و موچەیە حکوومەتی هەرێمی ئاسانکاری زۆر باشی کردێ بۆ حکوومەتی فیدراڵی بەغدا بۆی هیچ بیانیۆک نەمینێتن بە تایبەتی لە ڕووی لە ڕووی پێویستەکانی تر بۆی بەغدا بەهانە نەگری. بەڵام وا دەبیندرێ کە هەرچەندی هەرێمی کوردستان دەستە پێشە لەو بابەتانە و بە تایبەتی حکوومەتی هەرێم شتەکان دەخاتە ڕوو زیاتر فشار دەخەنە سەر هەرێمی کوردستان کە ئەوەی ئەو جارش نەدانی بودجە و موچەی هەرێمی کوردستان کە بۆ خەڵکی کوردستان بوو و بە تایبەتی جەژنیشی بەسەرداهات، ئەمەش خۆی لە خۆڵدا ڕنگدانەوەیەکی زۆر خراپی لە ناوخۆی هەرێم و عێراق و تا دەوروبەر و دنیاش کردەوە لەبەرەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ موچە بوون لەو کاتەدا. باشە کاگاری، هەمووان خواستی ئەویان هەیە کە هەرێم و بەغدا ڕێک بکەون، بەڵام ئەگەر ڕێک نەکەوتن باس لە ئەگەری کشانەوەی پارتی دەکرێت لە بەغدا. پارتی دەکشێتەوە؟ پارتی هیچ کاتێک بیری لەوە نەکردیتەوە لە ناو پرۆسەی سیاسیدا کە پاشەکشە بکە، لەبەرەوەی لە دوای 2003ەوە پارتی دیموکراتی کوردستان هێزی سەرەکی بووە بۆ دووبارە بنیاندانەوەی حکوومەتی عێراق، حکوومەتی دیموکراسی، حکوومەتی فیدراڵی، حکوومەتی پابەند بە مادە و بابەتەکانی دەستوری تایبەت بە گەلی کوردستان و هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزێک چ لە سەر ئاستی هەرێم و چ لە سەر ئاستی عێراق ئەو هێزەیە کە مەسئولێتی گەورەی لەسەر شانە و دەیەوێت ئەم عێراقە بێ لەسەر ئەساسی تەوازن و تەوافق و شەراکەت بیتن، بۆیە بەرجەستە و جێبەجێکردنی سەرجەم ئەو بەرگە و بابەتانە بیتن کە شایستەی بەگەلی کوردستانە. بەڵام ئەگەر بێت و حکوومەتی عێراقی ڕۆژانە یان مانگانە یان ساڵانە ئەو گرفت و بابەتانە بێنێتە ئارا سزای خەڵکی کوردستان بدە، بێگومان پارتی دیموکراتی کوردستان مەسئولێتێکی گەورەی لەسەر شانە، دەبێ بەرگری لە مافی خەڵکی کوردستان بکە لە هەر چێبی بە تایبەتی لە بەغدادا. زۆر باشە. کارتی گوشاری هەرێمی کوردستان چییە کاکاری؟ هەرێمی کوردستان مافی سەرەکی لە دەستوری عێراقدا چەسپایە، داکۆچی لەوەی دەکا کە بە پێی دەستور وەزایدەن وەکو باسم کرد ئەو ئیتفاقی کە سەرکردایەتی کورد بە تایبەتی کە پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆکی تاکیدی لێ دەکاتەوە ئەو تەوافقە بی و تەوازن بی و شەراکەتی حەقیقی بیتن لەناو کۆی پرۆسەی سیاسی عێراقدا کە ئەم سێیانە جێبەجێ کرا و دەستور جێبەجێ کرا، پێم وایە گرفتەک نامینێتن کە ڕوو بداتن لە مابینی هەرێمی کوردستان. بەڵام کە دەبینین حکوومەتی فیدراڵی عێراق دەستوری فرامۆش کردیە، پەنا نابا بۆ جێبەجێکردنی بەرگە و بابەتەکانی دەستوری، پەنا ناباتن بۆ تەوافق و تەوازن و شەراکەت بەدیلی جۆرا و جۆری بۆ ئەوانە دروست کردیە، بێگومان گرفت دروست دەبی. و ئەم هەرێمی کوردستان بەری ڕەنج و خەباتی خەڵکی کوردستانە وەکیانێکە لە چوارچێوەی دەستوری عێراقیدا
و پێویستە حکوومەتی عراق پابندی بەرگە و بابەتەکانی دەستوری بیتن و ئەو تەوافق و تەوازن و شەرکاتش جێبەجێ بکە نەک لە بەدالەتی لە بەدیلی دەستور یاسا بێنێتارە بە محکمەی اتحادی کۆمەڵک بابەت بۆرژێنێتن کۆمەڵک بابەت یەکلا بکاتەوە و ئەوەی کە دەبینین لە عراقیش نەک بەنسبەت هەرێمی کوردستان تەنانەت لە ناو عراقیش ئەو تەوافق و تەوازنە نییە و حکومەک دەکرێت حکمی جۆرا و جۆرە بە پاڵپشتی و بە تەئیدی ناحەزانی گەلی کوردستانە لە دەرەوەی عراقیان لە ناو عێراق لە ناو عراق و لە دەرەوەی عراقیش باشە نزیک لە هەڵبژاردن دەبینەوە کاک ئاریانی خۆتان دەزانن لە هەموو کاتێک زاوان پێویستیان بە کورد بووە بە تایبەت بۆ پێکێنانی حکوومەت بۆچی ئێستا ئەم گوشارە لە هەرێمی کوردستانەکەن هەر لە دوای ساڵی 2023 کە پرۆسی ئازادی لە عراق بوو بۆ نەمانی ڕژێمی بەعس و دوای 2023 قۆناغی 2004 و 2005 کە پرۆسی سیاسی دەستی پێکردەوە کورد کارکتەری سەرەکی بوو لە ناو بابەتەکان و پارتی دموکراتی کوردستان لە ناو سەرکردایەتی کورد کارکتەری سەرەکی بوون و تایبەتی خودی جەنابی سەرۆک بارزانی بۆ بنیادنانی عراقێکی دموکراسی هەڵبژاردن و پێکاتەکان و شیعە سونە کورد هەموو پێکەوە بتوانن لاپەڕەیەکی تازە بۆ عراقێکی تازە بنیاد بدرێ و ممارەسەی سیاسی و هەڵبژاردن دەست پێ بکاتەوە بەڵام قۆناغەکانی دوای 2023 و دوای تەشکیلی حکوومەتی عراقی بینیمان جۆرا و جۆر بیر دەکراوە بە تایبەتی ئەو گرفتانەی کە لە کابینەکانی تریش داهاتە پێش بە تایبەتی تەرکیزیان کردە سەر کابینەی ئێستا کە بە سەرۆکایەتی کاک مەسرور کە ئەم کابینێ بینیان لەسەر ئاستی سیاسی دیبلۆماسی لەسەر ئاستی خۆشگوزەرانی لەسەر ئاستی پێشکەوتن و بنیەی تەحتیمی هەرێمی کوردستان زۆر گەشە دەکە زۆر ئەو بابەتانەی کە هاوتەری بە لەگەڵ دنیای دەرەوە بێکەوە دەبەستیتەوە ئەو خزمەت گوزاری و ئەو بەرەو پێشچوونە ئەوەش ڕەنگە هۆکارێک بێتن کە ببتەوەی گرفت بۆ ئێمە دروست بکەن باشە کاگاری ئەوان ینی ئەوە چەند ساڵەکان کێشەیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا ڕۆژێک دەڵێن داهاتی نەوت ڕۆژێک دەڵێن داهاتی نانەوتی ڕۆژێک دەڵێن خاڵە سنووریەکان ڕۆژێک دەڵێن لیستی موچەی فەرمانبەران ینی هەر ڕۆژە و کێشەیەک دروست دەکەن هەر ڕۆژە و کێشەیەک باس دەکەن لە ڕاستی عراق چیەوێ لە هەرێمی کوردستان حقیقت ئەوەی جەنابت باست کرد بڵێ ڕۆژێک بیانیۆک دەبین تۆ بە شێوازی زۆرا و زۆر بەڵام ئەسلی بابەتەکە ئەوەیە کە گرفتە سەرچێکە دروستکە بۆ هەرێمی کوردستان و سزای خەڵکی کوردستان بدە سزای فەرمانبەران هەرێمی کوردستان بداتن نەوەک ئەو بابەتانەی کە عراق داوای کردیە لە چوارچێوەی دەستور لە چوارچێوەی یاسا لە چوارچێوەی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی هەردوو لە هەرێمی کوردستان زۆر زۆر پێی ئاسایی بووە لەبەرەوەی پەیوەندی با خەڵکی کوردستان و قوتی فەرمانبەران بووە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگر نەبووە لە بەردەم چارەسەر نەکردنی گرفتەکان بەڵام ئەوەندەی بیری لێ دەکەوە چارەسەرەکان عمقی سیاسی لە لای حکوومەتی اتحادی عراقێ دەرحەق بە هەرێمی کوردستان نایانەوێتن ئەو پێشکەوتنە ئەو کیانە هەرێمی هەیە لە گەشەدا وەکو خۆی بمینێ یان گرفتی بۆ دروست بکەن باشە کاگاری باسەوە دەکرێت کە بۆ ڕێکوتنی نێوان هەولێر و بەغدا ئەمریکیەکان لەسەر هێڵن ئەمە تا چەند من زانیاری دقیقم نییە بەڵام ئەوەی دەبینم کە پێناخۆشبوونەک هەیە دەرحەق بە ئەو هەڵسوکەوتانەی لە حکوومەتی عراق دەخرێت دەرحەق بە هەرێمی کوردستان ڕەنگە ئەمە سەر بچێشی لە ئایندەدا ئەمە لێکەوتەی تری لێ ببێتەوە کە زەخت لەسەر حکوومەتی عراق بکرێتن بۆ ئەوەی شایستە داراییەکانی هەر بابەتێک پەیوەندی بە گەلی عراق و هەرێمی کوردستانی شەوە جێبەجێبی ئەکید ئەم وڵاتە زلێرزانەش ڕۆڵیان هەیە لە ناوچەکە ئەم واقعی دەبینن کە ڕۆژانە ڕەنگە هەرێمی کوردستانیان تاوانبار بکردوا دەرحەق بەوەی کە ناستە ژێر باڵی کۆمەڵک بابەتە سەواقع ئەگڕوم بیتەوە لە بەردەم هەموو نوێنەرایەتی وڵاتانی دنیا کە لە هەرێمی کوردستانەنە بە تایبەتی ئەمریکاش زۆر سپاس دەکەم بە ڕێسارینانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان بەخێر بێت.